ماوەیە کە دەستمان بەو هەڵمەتە کردووە دەست بە سەرداگرتنی هێلکەی قاچاق ئەو هێلکانە کە لە دەرەوەی وڵات دێتن بە شێوەیەکی قاچاق داخل دەکرێمە پێشتریش بە هەزاران کارتۆن هێلکە دەستمان بە سەرداگرت و لە ناومان بردوو ئەو کەسانش تووشی سزای یاسایی بوونەوە کە بەو کارە هەڵسا بوون بەخۆی بەپێی بڕیارێکی وەزارەتی کوشتتوکاڵی عێراق و وەزارەتی کوشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان هاوردەکردنی هێلکە قەدەغەیە بە هەموو شێوەیەک گریمان هێلکەکە شیاویش بوو بۆ خواردن مێژوویشی ماوەی بەسەر چووی با بڵێن ماوەی بەسەر نەچوو بوو مێژوەکەی هەردەبی ئەو هێلکەیە ڕێگەی پێ نەدرێتن کە بفرۆشرێتن ئێمە لە هەولێر زیاتر لە 5 چێلگەی بەرهەمهێنانی هێلکەمان هەیە هەمووش بەشی ناو خۆ دەکاتن بەڵام چەند کەسێکی نەفز نزم کە قاچاغی بە هێلکە دەکەنەوەوانە هەردەم هەوڵیان داوە کە نرخی هێلکە بەرز بکرێتەوە و ئەو هێلکە خراپە کە بەڕاستی ئەوەی ئەوڕۆ دەستمان بەسەرداگرتووە شتی زۆر سەیری لێ دەبینین کە لە ئاسایشی مەسیف سەلاحدین دەستی بەسەرداگرتووە بۆ ئێمەی ناردووە لە یەک لە بازگەکانیان طبعاً هێلکەکە زۆر خراپە بە هیچ شێوێک شیاو نییە زۆری تێدایە جارێ لە مانجی دووەوە مێژوەکەی دەست پێ دەکاتن تاکو مانجی 11 لە هیچ شوێنێک ئەمە نەمان بینیوە نۆمانگ هێلکە با بڵێن ماوەکەی نۆمانجی بیتن لە عێراق 3 مانگە لە کوردستان 30 ڕۆژە 1 مانگە بەڵام نۆمانگ نەبووە زۆری هەیە هەر مێژووی لێ نەدراوە زۆری هەیە کە هیچ با بڵێن ماوەکەی بەسەر چووە بۆیە جۆرا و جۆرە و هێلکانە ئێمەوە بە پێی یاسا مامەڵەیان لەگەڵ دەکەینەوە هەمووی دەستی بەسەردا دەگیرێ و لە ناو دەبردرێتن خاوەنەکەشی سزایەکی تون دەدرێت.